بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ دیارە باسی ڕۆژی ئەم شەومان دوو میوانم هەیە میوانێک لە هەولێرەوە بە سوپاسەوە مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان بە وەکالەت لە ئاکرێشەوە کاکمەردان خدر ئەندامی لیژنەی پەروەردە لە پارلەمانی کوردستان دیارە تا ئەم ساتە پێچێت کێشەیەکی تەکنیکی هەبێ ئەگەر چارەسەر بوو بێگومان لە ئاکرێەوە کاکمەردانیش وەرەگرین مەبەسمە لەسەر کۆمەڵێک پرس ئەم شەو گفتوگۆ بکەین پرسەکەمان تەوەرەکی سەرەکی ئەم شەومان تایبەتە بە قسەکردن لە سەر سیستمی پەروەردە دۆخی پەروەردە لە هەرێمی کوردستان کاریگەریەکانی بایکۆت لەسەر دواکەوتنی دەوام لەسەر بە شێوەیەک لە شێوەکان لەسەر ئاستی خوێندکاران و قوتابیان و هەروەها پاشەکەوتی کاریگەری پاشەکەوتی موچە و نەدانی موچە و دواکەوتنی موچە لەسەر ئەدای مامۆستایان لەسەر تەرکیزی مامۆستایان لەسەر ئەوەیە وترێت پەرش و بڵاوی مێشکی مامۆستایان بۆی کارەکانی خۆیان بەڕێکوپێکی بکەن بۆ ئەوەی خاوەنی ژیانێکی شایستە بن بتوانن داهێنان بکەن بتوانن گرنگی زیاتر بەوانەکانیان بدەن و تەنها وەکو وترێت چەندین ساڵە کراوە کات بەڕێکردن نەبێت مەبەستمە بزانم ئایا کاریگەری ئەو بڕیارەی یاخود ئەوەی کە ئەنجومەنی مامۆستانی ناڕازی لە سلێمانی مامۆستایانی سەرپشت کردووە لەوەی کە بایکۆت بشکێنن یاخود بەردەوام بن ئەوە بۆ خۆیان ئەگەڕێتەوە هەروە ئەمەوێ بزانم کە ئایا ئەگەر هەیە لەم هەفتەیە موچەی وەزارەتی پەروەردە دابەش بکرێت و مەبەستیشمە قسە لەسەرەوە بکەین کە بۆ نمونە ئەمڕۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بە چاوی پڕفرمێسکەوە تکای کرد داوای لە مامۆستایان کرد کە بگەڕێنەوە هۆڵەکانی وانە وتنەوە و ئاماژی بەوەدا کە ئەو دۆخەی هەیە نەخەتای ئەوانە وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردە نەخەتای مامۆستایانە بەڵکو دۆخێکە بەهۆی کۆمەڵێک بڵین هۆکارەوە لە هەرێمی کوردستان سەپێنراوە بەڵام ئێستا باس لەواکرێک کە دۆخەکە هەندێک باشتر بۆ بەڵام سیستمی پاشەکەوتی موچە کۆتایی ناتوە بێگومان ئەگەر کاکمەردانیش حاضر بوو قسە لەسەر ئەدای پەرلەمانەکەین قسە لەسەرەوەکەین کە ئایا پەرلەمان هەر بە جددی لە خەمی پەروەردەیە یاخود بە هیچ شێوەیەک پەرلەمان خەمی پەروەردەی نییە و لای لێ نەکردووەتەوە و بەدەمی کێشەکانی پەروەردەوە ناتوە و کۆبوونەوەیەکشی نەکردووە لەسەرەوە پرسە من سەرەتا لە مامۆستا ئەحمەدەوە دەست پێکەم مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان بە وەکالەت لە هەولێرەوە لەگەڵمانە سوپاس مامۆستا بۆ ئەم دەرفەتە ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم دیارە دەمێکە داواکرێت کە بایکۆت کۆتایی بێت لە سنووری سلێمانی لە هەڵەبجە لە ئیدارەی ڕاپەڕین لە گەرمیان و ئەم ئێوارەیە ئەمڕۆ ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی ئاماژیان بەوە داوە کە مامۆستایان سەرپشکن لەوەی بەردەوام من لە بایکۆت یاخود کۆتایی پێبێنن و بەڕێوەبەری گشتی پەروەردەش داوای کرد پارێزگاری سلێمانی داوای کرد کە بگەڕ بایکۆت کۆتایی بێت ئێوە لەو بارەیەوە خوێندنەوەتان چییە و کۆمنتان لەسەر کۆی پرسەکە چییە لە ئێستا ئێوارەتان باش سڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەمبینێنانی کەناڵی 24 دیارە مەترسیەکی گەورە دروست بووە لەسەر پرۆسەی خوێندن لە دەڤەری سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین ئەوش بەهۆی بایکۆتکردنی مامۆستایان بۆ هۆڵەکانی خوێندن لە دوای ئەوە کە ئەو مامۆستایانە هەستیان بەو ئازارە قورسە کرد لە دوای فەرزکردنی سیستەمی پاشەکەوتکردنی موچە کە ماوەی ئەم دوو ساڵە ئێمە بەدەستی دەناڵێن هەروەها هەشت موچەونی مامۆرگدە لە 2015 و 16 و 17 سیستەمی پاشکەوتکردنەوە ئەو سیستەمی پاشکردنە ئەزیەتێکی زۆری مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستانیدا چەند جا ئێمە هەوڵمان داوە بە هەموو ڕێگەکانەوە کە ئەو سیستەمە نەمێنێت و سەرەتا وەرزی با بڵێن دەستپێکردنی وەرزی خوێندن زۆر نزیک بوو بۆ ئەوە سیستەمی پاشەکەوتکردنی موچە کەم بکرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانە چەند کۆبنەوەیە کرد و بەرنمەیەکیان دانا بەڵام بەداخەوە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر وای لێ کرد کە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان کەم بێتەوە و وای لێ کرد کە حکوومەتیش ئەو ڕبع موچە یان ئەو پاشەکەوتە بەو کاتە نەتوانێت 30 ڕۆژ جارێکیش بیبدا و بوو 45 ڕۆژ بۆ 50 ڕۆژ و ئەوە بوو پەیوەندیەکان لە نێوان هەردوو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کەفتە قۆناغێکی ترەوە غڕورێکی
عبادی و حکوومەتی عراق لەگەڵ پشو درێژێکی لەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستان وە لە کۆتاییە گەینە ئەنجامێکە عبادی بریاریدا کە هەردوو وزارەتی پەروەردە و تەندروستی لەلایەنی حکوومەتی ناوەندەوە پارەکەی تەرخان دەکرێت ئەوش لە دوای پێداچوونەوە و لە ناردنی لیژان ئەو لیژانانە هاتن کە هەموو هاوکاری کریان من ئاگام لێ بوو حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانی بە سەرجەم وزارەتەکان کرد نەک تەنها وزارەتی پەروەردە و تەندروستی هەموو خاڵەکان هەموو کارەکان خریا بەردەسی ئەو لیژانانە بەهۆسی خۆیان تەدقیقیانە کرد ڕۆژێ ناوی دایکیان نەویست ڕۆژێ ناوی خێزانیان نەویست ڕۆژێ داوی نفوسیان دەکرد هەموو پێداچوونێک کورا خۆشبەختانە 96 لە سەد لە کارەکان خەلەلی تیانە بوو بەتایبەتی وزارەتی تەندروستی و پەروەردە پاشان خوێندنی باڵا هەروەها کە ئێمە داوامان کرد خوێندنی باڵاش وەکو پەروەردە هەژمار بکرێت بە حکمی ئەوانش کارێکی گرنگە کارێکی ڕۆژانەیە زانکۆکانە کە پەیوەندی بە پەروەردە و بە خوێندنی خەڵکەوەیە بەڵام بەداخەوە لە کۆتاییە بەڕێز عەبادی بریاریدا کە وای بڵاو کردەوە کە ئەو سەرجە موچەکانی هەرێمی کوردستان دەدات بە ناردنی 370 میلیارد دینار کە پارەکەیە ئەمانە ڕوون کراونەتەوە بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئێوە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان هاوڕێیان من گوێم لە دەنگی خۆمە بێتەوە ینی نازانم چۆن پرسیارەکە بکەم گەرەوە چارەسەر بکرێت سوپاستانەکەم یعنی یەکێتی مامۆستایانی کوردستان لەگەڵ نوێنەری مامۆستایانی ناڕازی مامۆستایانی بایکۆت کردو لەم سنوورە لە سنووری سلێمانی و گەرمیان و هەڵبجە و ڕاپەڕین کۆبووتەوە گوێتان لە معاناتەکانیان گرتووە بەڵێ وەڵامی ئەوان چی ئێمە هەمومان ناڕازی لەم بارودۆخە موچەخۆرێک نییە لە هەرێمی کوردستان ڕازی بێ لەسەر وەرگرتنی ئەو بڕەپارە بەڵام ئەو بارودۆخە قورچە کاتە سەر هەرێمی کوردستان هەمومان تێدەگەین ئێمە چەندجا خوێندنەوەمە بۆ بابەتەکە نەکتەن وەکو مامۆستا ئەحمەد قسە بکەم ئەمە بەڕای مەکتەبی سکرتارێتەکە سەرجەم لیستەکان لە ناوێتین و جەنجا گفتوگۆ ئەوە بووە لەسەر ئەو بابەتە بەڵام دیارە ئەو ڕێگە کە ئێمە هەڵمامژاردە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە جیاواز بووە کە لە ڕێگەی لە برادێکی تر لە دەرەوە یەکێتی مامۆستایانی کوردستان یان ناو یەکێتی مامۆستایانی کوردستان بیر و بۆچوونێکی تر بووە ئێمە هەوڵماندا بەردەوام بە پەیوەندیەک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بە گفتوگۆ و بە کۆبوونەوە بتوانین بگەینە دەر ئەنجامێک حتما ئێمە پەیوەندیەکی باشمان هەیە لەگەڵ ئەو مامۆستایانە کە بەتایبەتی ئەو مامۆستانە کە ناو خیوەتەکان ئیستا ئەو مامۆستانە کە خۆپیشاندن دەکەن ئایا لە کەلار بێت ئایا لە خانەقی بێت ئایا لە هەڵەبجە بێت لە ڕاپەڕێن بێت لە هەولێر بێت لە شلاتزێ بێت لە دهۆک بێت لە هەر شوێنێک بێت ئێمە ڕاستەخۆ پەیوەندیمان لەگەڵ ئەو مامۆستایانە بەڵام زۆر جار هەیە شێوازی ئیشکردنەوە و کارەکان لە یەکتری جیاوازن بەڵام بە هەردوو لا هەدەفەکە و ئامانجەکە لابردنی ئەو پاشەکەوتنی ئەو موچە ئەو معانەتەکە ئەوانتیان ئێمە تێدەگەین لەبەرەوە خۆمانش مامۆستایان خۆمانش لەناو کارەکەین خۆمانی زەرمەندین و خۆمانش بە ئازاری ئەو ڕبع موچە دەناڵێنین و هەمومان دەگەینەتە قەناعەتێک کە ئەو کاتن کاتی حکوومەتی عراق بریاریدا کە پارەکە بنێرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئێمە لە 18 مانگ ئەو شێوازی حکوومەتی هەرێمی کوردستان کە پەنای بۆ برد بە دڵمان نەبوو پێمان باش بوو هەر ئەو کاتە دەستکاری سیستەمی موچە بکرایە نەک پاشەکەوتی موچەمان 11 بکات بەیاننامەیەکمان دەرکرد و بەتوندی ئیدانی ئەو کارمانە کرد و وڵاتێکماندا حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەو ڕۆژە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت پەیوەندی لەگەڵ سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان کرد و داوای کرد پشو درێژ بوون تاکو پاش نەورۆز لە پاش نەورۆز سیستەمی پاشەکەوتنی موچە 100% دەستکاری ئەکرێت و ئەو پارەگە لە بەغداوە بعد بەردەوام بێت حتمما ئەو سیستەمە نامێنێت ئەگەر هاتوو پەرلەمانی کوردستانیش کۆبوونەوەی خۆی ئەنجام بدا کە مەردان ئێستا ئەگەر ئامادە بێت قسە لەسەر ئەوە بکات بە زووترین کات ئەو 100 میلیارد دینارە کە بابلێن یارمەتی حکوومەتی کوردستان دەکات بۆ ماوەی 3 مانگ لە دوای 3 مانگ من تەسەوڕەکەم ئەم وەزعا و ئەم بارودۆخە سپاس دەکەم مامۆستا ئەحمەد هاوڕێیانم پێمەڵێن کاک مردان ئێستا بەردەستە کاک مردان خدر ئەندامی لیژنەی پەروەردە لە پارلەمانی کوردستان سڵاوتان لێبێت کاک مردان من بەو پرسیارە دەست پێکەم جەنابتان ئەندامی لیژنەی پەروەردەن لە پارلەمانی کوردستان دوای مانگی یەنگزە و دوای ئەوەی کە تەمەنی پارلەمانی کوردستان درێژ کرایەوە پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئێوە وەکو لیژنەی پەروەردە چەند جار لەسەر سیستم و خەمەکانی پەروەردە کۆبوونەتەوە زۆر سوپاس کاک یادگار زۆر سوپاس بۆ جەنابەت سوپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان پاش ئەوەی کە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان درێژ کرایەوە ئێمە لە لجنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی
یەکێک لەو لجنانە بووین کە بەردەوام کۆبوونەوەی کە بەپێی پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی لجنەکان ڕێکخراوە بەردەوام کۆبوونەوەکانی خۆمان کردووە حتا لەو کاتێک کە پەرلەمان کاراش نەبووە من دەتوانم ئەو حقیقەتە بڵێم کە کۆبوونەوەکانی لجنەی پەروەردە و خوێندنی باڵا و ئەو تەنسیق و هەماهەنگی کە پێویستە لە بینی لجنە و وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەت وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا بەردەوام بووە و پەیوەندی و هەماهەنگی لە هەموو ئەو کۆبوونەوانەی کە پاش درێژکردنەوەی ئەم خولەی پەرلەمان کراوە بە حقیقت مەسلەی پرۆسەی خوێندن و بە تایبەت مەسلەی بایکۆت کە لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان هەبووە ئەو پرسە یەکێک لە باسە هەرە گرنگەکانی کۆبوونەوەکانمان بووە هەر بۆ نمونە لە دوایین کۆبوونەوە ئێوە کە دانیشتون نوێنەری مامۆستایانتان بینیوە اینجا دابنیشن و لە خەمەکانیان تێبگەن بە تەکید کاک یادگار چ لە ڕێی دانیشتن بی چ لە ڕێی وەرگرتنی یادداشت و داخوازیەکانیان بی چ لە ڕێی یەکەتی مامۆستایانی کوردستان نیشەوە بێ بە حقیقت داواکاریەکانی مامۆستایان هەمیشە لەو پرسە گرنگانە بوون کە لە کۆبوونەوەکانی لجنە ئێمە باسمان لێ کرد بۆ ئەوەی تەواوی کەم لە دوایین کۆبوونەوە کە لە پێش جەژنەکانی نەورۆزواتە لە مانجی ئادار کرا کۆبوونەوەی لجنە بە ئامادەبوونی بەڕێز وەزیری پەروەردە و ژمارەیەک لە بەڕێوبەرە گشتیەکانی وەزارەتی پەروەردە ئەنجام درا و ئەو پرسی هەرە گرنگ کە لەگەل وەزارەت ئێمە باسمان کرد مەسلەی خوێندن بوو لە پارێزگای سلێمانی و پارێزگای حەلەبچە و هەموو ئەو ناوچانەی کە بایکۆت و کێشەیان تێدا بووە لەو کاتە بە حقیقت خەریک بوو یعنی لە مانجی ئادار خەریک بوو بایکۆت دەشکێنرا و دەوام ئاسایی دەبووە بەڵام ئەوەی کە کێشەی دروست کرد بە حقیقت پاش ئەو بڕەپارەیە کە لە بەغدا پێش جەژنی نەورۆز هات ئەوە تقریبەن سوء تەفاهم و تێنەگەیشتنێک دروست کرا لە بینی موچەخۆران بە تایبەت موچەخۆرانی هەردوو وەزارەتی تەندروستی و وەزارەتی پەروەردە بوو هۆی ئەوەی کە پاش جەژنی نەورۆز خۆپێشاندانەکان بەرفراوانتر بن و بایکۆت بەردەوام بین بەڵام ئەوەی ڕەنگە مامۆستا میوانە بەڕێزەکەتان مامۆستا ئەحمەد ئیشارەتی پێدا بیت ئەوەی جێگای دڵخۆشی ئەوەیە کە هەردوو پۆلی ئینۆی بنەڕەتی و دوازدەی ئامادەیی دەوامی خۆیان بە ئاسایی کردووە و لە دوایین بە دوادا چۆنمان کار ئەو ڕۆقسەم لەگەر بەڕێز وەزیری پەروەردە کردووە تقریبا ئەوان هیچ کێشەیەک نییە و لە کاتی خۆی تاقیکردنەوەکانیان دەکرێت بەڵام ئەوەی کێشەیە و مەترسی دروست کردووە بە حقیقت پۆلە ناکۆتاییەکانن واتە جگە لە پۆلی نۆی بنەڕەتی و دوازدەی ئامادەیی ئێستا خوێندنی ئەوان لەو دەڤەرانە کە بایکۆت بەردەوامە لە مەترسیدایە و ئەگەر ئەم هەفتەیە و هەفتەی داهاتوو بە حقیقت بایکۆت نەشکێنرێ و دەوام دەست پێ نەکەتەوە پرۆسەی خوێندن بەردەوام نەبیت مەترسی جددی لەسەر ئەم ساڵی خوێندن هەیە بۆیە ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەوەی بڵین مامۆستایان بەردەوام بوون لە وانەوتنەوە بە پۆلە کۆتاکان نۆیە دوانزەیە ئەوانە ئەگەڕێتەوە بۆ دڵسۆزیان و ئەگەڕێتەوە بۆ هەستکردن بە بەرپرسیارەتیان کە سەر ڕای خەم و کێشەکانیان ئەوان بەردەوام بوون بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە مامۆستایان داوای ئەڵێن گوتاری زۆر قسەی زۆر بەڵێنی زۆرمان پێدراوە بەڵام ئەنجامەکەیمان نەبینیوە ئەیانوێ بە فعلی ببینن کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جارە ڕاستگۆیە لەگەڵیان پێتان وایە حکوومەتی هەرێمی کوردستان لێرە بە دوا بڵین 30 ڕۆژ جارێک 80% موچەکانیان بداتێ تەنها بانگەشەی هەڵبژاردن نەبێت و ئەو ترسەی کە لە نێوان خەڵکایە بۆ مانگێک و دوو مانگ نەبێ بەڵێ ئەوەی من دەتوانم دڵنیای بدەم ئەوەیە کە ئەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پەیوەندی بە هەڵبژاردنەوە نییە بۆ بانگەشەی هەڵبژاردن نییە مەسلەی چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی لە هەرێمی کوردستان و مەسلەی چاکسازی بە حقیقت یعنی من بە دڵنیاییەوە دەڵێم من جدیەتێکی زۆر
باشم لە حکوومەتتی هەرێمی کوردستان و لە شخصی سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان بینیوە کە پێشماوەیەک ئێمە کۆبوونەوەمان لەگەڵ هەبوو زۆر جددینە بۆ ئەوەی کێشەی موچەخۆران بە گشتی و دیسان پرسی چاکسازی لە هەرێمی کوردستان بە تایبەت پرۆژە یاسای چاکسازی کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە زۆر جددینە و بە زووترین وەخت ئەو پرۆژەیە پەسەند بکرێت و بکرێتە یاسا و بکەویتە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی کە هەروەکو دەزانین بە بڕیاری بە دوایین بڕیاری حکوومەتتی هەرێمی کوردستان کە بەشێک لە داواکاری مامۆستان و موچەخۆران جێبەجێ کرایە واتە ئەو پاشە کەوتەی کە لە موچەکانیان دەکرا کەم کرایتەوە ئێمە پێمان وایە بە پەسەندکردنی پرۆژە یاسای چاکسازی هەروەکو سەرۆکی حکوومەتیش ئیشارەتی پێ کاکمەردان بێگومان من کاتمەوە وەلات قسەم لەسەر پرۆژە یاسای چاکسازی ئەبێت و ئەرکی ئێوە لەم ساتە وەختە گرنگەدا سوپاس دەکەم مامۆستا ئەحمەد گەرمیانی هەر لە کوردستان 24 ئاماژەت بەوەدا بوو کە بەشێک لە مامۆستایان دەیانەوێت سیستمی خوێندن یاخود سیستمی پەروەردە بە تەواوەتی پەک بخەن پرسیارەکەی من ئەوەیە سوود و بەرژەوەندی مامۆستا چییە یاخود کۆمەڵە مامۆستایەک یاخود چەند مامۆستایەک چییە لەوەی کە سیستمی خوێندن لە هەرێمی کوردستان پەکی بکەوێت ینی لە کاتێکە ئەوترێت لە 100 مامۆستا یەک مامۆستای ئەگەر ببینی کە حەزی لێ بێت لە ماڵەوە بێت و دەرس نەڵێتەوە هەمووی پێی خۆشە بەیانیتانی وەڕۆ تا ئێوارە لە خزمەتی خوێندکار و قوتابیەکانی بێت و دەرس بڵێتەوە و موچەکەی بەڕێکوپێکی پێ بدرێت وەکو جاران و ئەوش بەردەوام بێت لە جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی کاگەردگەر من سێرم تێ نازم تو بەرنامەجە ئەو خۆت گوێت لەبووم کە من ئەو قسەمە وتووە ئەوە وێنەیەکەی من لە کوردستان 24 کە قسان دەکەم پاشان بە فۆتۆشۆ دەستکاری کراوە کە گوایە من لە کەناڵ 24 باس ئەومە کردووە کە بڕێک لە مامۆستایان ئەوێنەی پرۆسەی خوێندن پەک بخۆن نازان من هیچ تەسریحەکەم بەو شێوە نەداوە بەڕاستیەوە دەرفەتێکی باش سپاسی ئەو پرسیارتەکەم لەبەرەوە ئەوەی کە بڵاو بوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەداخەوە زۆر شتی تری کوردستان 24ش فۆتۆشۆپ کراوە تەنانەت نیشانی دیشە برادری بزانم بە دیاریکراوی ینی ئەم قسانە بۆ بەناوی ئێوە بڵاوەکرێتەوە ئایا هۆکارەکە ئەوە نییە کە ئێوە لە نوێنەری مامۆستایانی ناڕازی دوورن بۆیە کاتێک کە قسەیەک بەناوتانەوە بڵاو ئەکرێتەوە درۆ و بوختانیش بێت لە نێوان کەوانەیە کە ببوورنە و دەستەواژێ بەکارێنم بەداخەوە هەندێک کەس بەڕاستی وەریەگرن هەمووی ئەو ئێستاوەکو جاران نەماوە هەموو مقابلەکان هەموو تۆمار دەکرێت و هەموو لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو ئەبێ بەڵام بەداخەوە من لە هەمان ڕۆژ کە ئەو چاوپێکەوتنە کە بە ڕۆژ بڵێن شەوەکەی بینیم کۆمەڵێ مانشێت کە بەناو منەوە بۆ بەحیشەوە من ئاماژەم پێ نەکردەوە باسم نەکردووە بە فۆتۆشۆ دەستکاری کرا و بڵاو کرێت و لەبەرەوە خەڵک جنیان بدا و خەڵقسەی ناشرین ئەمە قاڵبی منافەسەکردن بەڕاستیەوە خراپە بەڵام مامۆستایان سەرجە من لەم شوێنە قساکەم سەرجە مامۆستایانی هەرێمی کوردستان حریصن لەسەر ئەدای کاری خۆیان جێبەجێکردنی ئەرکەکانی خۆیان بینیمان لە شاری سلێمانی و لە گەرمیان و لە شوێنەکانی تر ساڵی پار چۆن جوهدێکی باشیان بەکارهێنا کە نمرەکانی سلێمانی بینیمان بەو بەرزەتی و کە لە یەکەمیش دەرچوون بەڕاستی من لێرە هیچ قیمەتی هیچ شوێنێک دەفەرێک کەم ناکەمەوە چۆن لە هەولێر و دهۆک و زاخۆ مامۆستایان جدین و حریصن لەسەر ئەدای خۆیان هەروەها لە سلێمانی و هەڵەبجە و خانەقین و گەرمیان و بەتایبەتی کەرکووکی خۆشەویست کە مامۆستاکانی ئێمە بەو ڕبع موچە نەیانێشتە خوێندنی کوردی لە کەرکووک و خانەقی و شوێنەکانی تر پەکی بکەوێت بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە دیارە ئێمەش پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ ئەو مامۆستایانە جێگەری سەرۆکێکیتی مامۆستانی سەر لە خێمەتەکە دانیشتووە ئەندامی لقی سلێمانی لە خێمەتەکە دانیشتووە جێگەری سەرۆکی لقی سلێمانی لە خێمەتەکە دانیشتووە سەرۆکێکیتی مامۆستایانی هەڵەبجە لەگەڵ ئەندامی لقی هەڵەبجە لە ناو خۆپشاندنەکانە ئەمڕۆ لە کەناڵەکانی ڕاگەاندنە قسەی کردووە سەرۆکی لقی گەرمیان یەکێتی مامۆستایانی کورسان لە ناو خۆپشاندنەکانە هەروەها لە هەموو شوێنەکانی تر ئێمە سەرۆکی لقمان لە چەند شوێنێک دەستگیر کراون ئەمە هەموو یەکێتی مامۆستایانی کوردستان هەمان معانات و هەمان کاری هەیە بەڵام زۆر جار هەیە احتیمالە ئەو شێوازی ئیش من بەداوی لە بردنەوە لە مامۆستایانی کوردستان کە بەدڵی مامۆستایانی کوردستان نەبێ یان شێوازی کارکیان خوێندنەوەی ئێمە پلانپەیوەندیمان ئێمە قسەکردنمان لەگەڵ حکوومەتە جیاواز بێت ئێمە لە بەرەوەی مؤسسەسێکن ئەو مؤسسە بە ڕێنمایی و بە پرۆگرام و بە بەرنامە ئیش دەکات ناتوانین لە خۆمانەوە ئیشە کار بکەین ئەگەر هاوڕێکامان ڕازی نەبن بۆ نمونە لەسەر سیستەمی پاشەکەوتنی موچە من پەیوەندیم بەسەر جەملەقەکان کردووە و پەیوەندیم بە جێگەری یەکێتی مامۆستایانی کردووە
کردووە بە ئەندامانی سکرتارەتی ترێ کردەوە هەروە سەرۆکێکی تی مامۆستایان پەیوەندی بە هەمویانێ کردووە اینجا توانیمان بڵێن کاکە ئەم سیستەمی پاشەکەوتە نوێیە کە حکوومەت کەمی کردێتەوە هەنگاوێکی باشە بەڵام ڕازینین لەسەر ئێمە پاشەکەوتی موچەپیمان لامان سەرەکیە. مامۆستا ئەحمەد گەرمیانی هەر لەسەر دوا قسەی جەنابەت ئەوترێت ئەو بەڵێنانەی حکوومەت داوێتی ئەو چاکسازیانەی دەستکاریکردنی پاشەکەوتی موچە کە بە ڕێژەیەک کەم کراوەتەوە و ئەوەی کە وەریەگرن قەرارە وەری بگرن زیادی کردووە بە شێوەیەک لە شێوەکان شەقامی هێور کردوتەوە بەڵام وای نەکردووە کە بە تەواوەتی ڕازی بن و خۆشت ئاماژەت پێدا کە ئێوە بەوە ڕازینین. پرسیارەکەی من ئەوەیە لە ئێستادا دوای ئەوەی کە وەزیری داراییش ئاماژەی پێداوتی داوامان کردووە کە بە پێی سیستمە تازەکە بڵین لیستی موچە ئامادە بکرێت ئەمڕۆ لە سلێمانی لە دوای کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پەروەردەی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا لە شار و شارۆچکەکانی دیکاوانەی کە بڵین پەروەردەیان تایە دەستیان کردو بە ئامادەکردنی و من پێشەوەی بێمە بەرنامەکەەوە ئاگادارم کە بە شێوەیەک لە شێوەکان کۆتاییان پێێناوە و سبەی نێرن بۆ گەنجینە. لەم یەک دوو ڕۆژە موچەی مامۆستایان و فەرمانبەرانی پەروەردە دابەشەکرێ بە پێی زانیاریەکانیەوە. ئەوی من ئاگام لێ وەزیری پەروەردە بەردەوام لەگەڵ وەزیری داراییە لەگەڵ لانی پەیوەندیدەکانە لەگەڵ بەرپرسی خەزینەکانە لە ئیش و کاردان زۆر سپاسی فەرمانبەرانی پەروەردەکان دەکەم ئەوەی بینیمان ئەمڕۆ تەنانەت لە سلێمانیش لە پەروەردەی ڕۆژهەڵات بینیمان فەرمانبەرەکان تا درەنگی شەو کار دەکەن هەروەها لە گەرمیان لە هەدهۆک لە هەولێر لە هەموو شوێنەکان فەرمانبەران جوهدێکی باشیان بەکار هێناوە بۆ ئەوە بە پێی لیستی موچەکان ئامادەکەن بە پێی لیستە نوێەکە کە بەڕاستی ئەمە وەکو مژدەیە نییە با بڵێن ئەمە بەڵام کارێکی باشە هەنگاوێکی باشە لایەنی حکوومەت یاریمی کوردستانەوە ئمە زۆر خاڵی ئیجابی هەیە دەبێت لەمە باسی کەین خاڵی ئیجابی ئەوە تا حکوومەتی عراق 4 ساڵە دینارێکی بۆ هەرێمی کوردستان ناردووە ئەویستە پارێک دەنێرێت بۆ ئەوە هاوکار بێت لەگەڵ فرۆشتنی ئەو نەوتە کە بتوانێت موچەکانی فەرمانبەران بدە ئەمە هەنگاوێکی باشە مەکارێکی باشە مەجێگای دەستخۆشیە دەبێت ئەمە ئەو خاڵە ئیجابیانە بە چاو بگرین بەڵام کێشەی ئەوە کێشەی ئێمە باسم کردووە نەبوونی متمانەیە لەم یەک دوو ڕۆژە هیچ نەبێت موچە دابش بکرێت بەڵێ ئەگەر هاتو حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕۆژی یەکشەمە موچەکەی دابش کرد ئەوە متمانە دەگەڕێتەوە بۆ مامۆستایان بۆ ناگەڕێنەوە بۆ قوتابخانەکانیان متمانیان بە حکوومەتی هەرێمی کوردستان من پێشتریش باسم کرد ئێمە تەعامل لەگەڵ دوو حکوومەتی هەرێمی کوردستان دوو حکوومەت دەکەین هەرێمی کوردستان و حکوومەتی عراق هەردووکیان جێگەی متمانەی خەڵکی کوردستان نەبوون لە مەسەلەی موچە و دڵی خەڵکیان شکان دڵی موچە خۆیان شکان کاتی ئەوە هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان ئیسبات بکە کە بە جددی لەسەر ئەو بابەتە چاکە ئێمە لە نزیکەوە ئاگامەلیە ئەوان بە جددێتەوە ئیش لەسەرەوەکەن و ئەم کێشە چارەسەر بکەن ئەگەر 16 ئۆکتۆبر نەوەیە من تەسەوڕ دەکەم لە مانگی 11 و 12 ئەو کێشە چارەسەر بکات لەبەرەوە حکوومەت بڕێکی نەوتی باشی دەفرۆشت و هەموو داهاتەکەی بەشی ئەوەی دەڵامی دەسیاری پاشەکەوتی موچەکە بەڵام بە پێی زانیاریەکانی ئێوە نەک بە پێی ئەو کاری تێکدا تا پێنجشەممە و تا ڕۆژی یەکشەممەی داهاتوو لەم 5 ڕۆژە موچەکە دابەشەکرێ بەسەر فەرمانبەرانی من تاکیدم کە حکوومەت جددیە لەسەر ئەوە ئەگەر هاتوو لیستی موچەکان هین پەروەردەکان تەواو بێت تەسەورەکەم تاکو پێنجشەم یەکشەم ئەو موچە بدرێت. باشە کاک مەردان بێمەوە لای جەنابەت گلەیەکی زۆر لە پەرلەمانە کرێت دوایەوەی کە یاسای بودجە پەسەند کرا و گەڕێنرایەوە ناو پەرلەمانی کوردستان ئەم پرۆژە یاسایە لە ئێستادا لە ناو پەرلەمانی کوردستانە بەڵام پەرلەمان لە پشووە و من دوێنێ شەویش ئاماژەم پێدا لە خلالی 2 هەفتەیە بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردن دەست پێەکە ئیتر کەس بە کەسە بۆچی لەم 2 هەفتەیە پەرلەمان کۆ نابێتەوە و گفتوگۆی ئەم یاسایە بکات وە کێ ڕێگرە لەوەی کە ئەم گفتوگۆیە بکرێت؟ بەڵێ بەپێی یاسای دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان بەسەر دامەزراوە دستوریەکانی هەرێمی کوردستان دەسەڵاتی ئیزدارکردن یانکو دەرکردنی یاسا ئێستا لە دەسەڵاتی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە خۆتان دەزانن پرۆژە یاسای چاکسازی کە لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا سەرۆکایەتی پەرلەمان وەکو ڕێزگرتنێک بوو ئەو ڕەخنانەی کە لە بەشێک لە مادەکانی ئەم یاسایە گیرە گەڕاندیەوە بۆ ناو پەرلەمانی کوردستان بەپێی یاسا و بەپێی پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئێستا ئەو پرۆژە یاسایە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئاراستەی لجنە پەیوەندیدارەکانی کردووە بە تایبەت هەردوو لجنەی یاسایی و لجنەی دارایی خۆتان دەزانن
وەفدێکی پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوو کە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیشی لەگەل بوو بە سەردانێکی فەرمی لە ئەوروپا بوون. بۆیە ئەوە بووە هۆی ئەوەی کە تا ئێستا نەتوانرێت کۆبوونەوەیەکی نائاسایی پەرلەمانی کوردستان بکرێت بەپێی دوایین معلوماتی من گفتوگۆکردنی ئەم پرۆژە یاسایە و پەسەندکردنی و گەڕاندنەوەی نزیکەی زیاتر لە 100 میلیارد دینار بۆ خەزانەی دەوڵەت و بۆ داهاتی گشتی گرنگتر نەبوو لەو سەفەرە کاک مەردان زۆر بە ڕاشکاوی وەڵامم بەرەوە. واللهی ئەو پرسیارە دەبی لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بکرێ من ناتوانم وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە ئەوەی من دەتوانم بڵێم ئەوەیە کە پاش ئەوەی راپۆرتی لجنەکان تەواو دەکرێت ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکرێت سەرۆکایەتی پەرلەمانیش من پێم وایە ئەگەر لە کۆتایی ئەم هەفتەیە نەبی لە سەرەتای هەفتەی داهاتوو کۆبوونەوەی نائاسایی پەرلەمانی کوردستان دادەنێت و من پێم وایە لە یەک دانیشتن و لە یەک ڕۆژ دەتوانین ئەو یاسایە جێبەجێ بکەین و بە تەکید بەجێبەجێکردنیانکو تەواوی داواکاریەکانی مامۆستایان و موچەخۆران جێبەجێ دەکرێت. بەڵێ ئەگە پرسیارەکە دووبارە بکەوە کاک یادگار ئەگەر هەیە لەم 2 هەفتەیەدا بنیشن بە تەکید ئەگەر هەیە لەم هەفتەیە دانیشتن بکرێ و من لێرە تەمەنا دەکەم کە و داوا دەکەم کە کۆبوونەوەکە حتا دوانەخرێت بۆ هەفتەی داهاتوو ئەگەر لجنەکان راپۆرتی خۆیان ئامادە کردبیت لە ڕۆژی پێنجشەمە ڕۆژی چهارشەم ڕۆژی پێنجشەمەوەتە لە کۆتایی ئەم هەفتەیە دانیشتنەکە بکرێ ئەگەر هەر نەکرا لە سەرەتای هەفتەی داهاتوو کۆبوونەوەکە بکرێت و وەکو گوتم ئێمە دەتوانین لە ماوەی یەک جەلسە و لە یەک ڕۆژدا یاسایەکە تەواو بکەین و پەسەند بکرێت و بکەویتە بواری سپاسەکەم بێگومان ئێمە ژۆک و کوردستان 24 و بەرنامەی باسی ڕۆژ چاودێر ئەبین و فشار دروستەکەین بۆ ئەو دانیشتنە بکرێت. مامۆستا ئەحمەد هاوڕێیانم پێمەڵێن کاتم کۆتایی هاتووە لە 20 شرکەی وەڵامم بیتەوە زۆر سپاس دەکەم. بە پێی ستانداردێک ئەگەر یا بە پێی پێوەروی ڕێسایەک ئەگەر ئەم هەفتەیە لە سنووری سلێمانی و دەوروبەری دەوام دەست پێ نەکاتەوە هەفتەی داهاتوو ساڵ دواخرێ وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ئاماژەی پێدا زۆر بە کورتی سوپاس دەڵێ. هەموو هەوڵەکان چکراتەوە منی منە زۆر پەیوەندیم بە بەرێوبەر و کۆمەڵی هاوڕێ و کۆمەڵی پەروەردکار و مدیری پەروەردە لە سنووری بڵێن لەو سنوورە کە ئاخر وتەمیان وەرگرت و ئەوەی مامۆستایان ئێمڕۆ کە ئەعلان کرا و هەروەها بەرەوبەری گشتی پەروەردەی سلێمانی تا ئێستا گلەی مامۆستایان ئەوە بوو تا ئێستا نەوەکو پارێزگار نەوەکو بەرەوبەری گشتی نەوەکو کەس داوایان نەکرد داوای نەکرد داوام کرا ئەمڕۆ 2 ڕۆژە دوێنێ پارێزگای سلێمانی هەروەها ئەمڕۆ بەرەوبەری گشتی سلێمانی کە بە فەرمی داوا کراوە کە مامۆستایان داوام بکەن. تەسەوڕەکەم حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەگەر موچەکە خێرا بکە لە بێدانی موچەکە هەفتەی ئایندا لە سپێنەوە داوام دەستی پێکە بەڵام هەفتەی ئایندا ئاسایی دەبێتەوە لەو سنوورە. بەڵێ مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان بە وەکالەت مەردان خدر ئەندامی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان لە هەولێر و لە ئاکرێەوە لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ کاتێ بە ئێمەتان بەخشی. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.